لە ڕاستیدا وەکو مامۆستا حەمەساعی ئیشارەتی پێکرد ئێمە ئەو هەڵوێستەمان لەسەر قسەکردن لەسەر کارنامە و لەسەر نایاسایی بوونی دانیشتنەکە ئەمە بۆ خۆی هەڵقوڵاوی بڕگە و مادەکانی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان بوو، یعنی شتێک نەبوو کە ئێمە بەهانەمان گرتبێ بیانوویەکمان بۆ دۆزی بێتەوە بۆ ئەوەی ئێمە ئەو کۆبوونەوەی بکەین. بەڵام لە هەمان کاتیشە ناکرێت لە ترسی ئەوەی کە کۆمەڵێک تاوان بەنە پاڵمان یا کۆمەڵێک نازناوی گێرە شێوێنی و فەوزەوی و ئەمانە بەنە پاڵمان ئێمە بێدەنگ بین لە خاڵە نایاسایەکان و بێدەنگ بین لە پێشێلکاری مافی پەرلەمانتار. گرنگترین خاڵێک کە ئێمە قسەمان لەسەر کرد و لەسەری ڕاوەستاین گێڕانەوەی با بڵێین حورمەت بوو بۆ ڕای فعلی پەرلەمان، بۆ ڕای فعلی پەرلەمانتاران لە پەرلەمانی کوردستانە، چونکە بەڕاستی بۆ خۆی خەرقکردنی ئەو مادەیەی کە مامۆستا باسی لێ کرد کە پێویستە بەلایەنی کەمەوە 48 سعات بەرلەوە تەواوی پێشنیاز و دیکۆمنتەکانی تایبەت بۆ بەرنامەی کارە بچێتە بەردەمی پەرلەمانتار کە پێشێلی ئەمەد کرد کەواتە لە بنچینەیە وەکو مەبدەئی کار قیمەتێک بۆ ڕای پەرلەمان دانراوە کە ئەمەش لە ڕاستیدا بەرنامەی کاری ئەمڕۆی پەرلەمان ئەوەی باوڵین ئەسەلمان کە لە دوو بەش پێکات بوو، بەشی یەکەمی متمانەدان بوو بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی و لەگەڵ وەزیرە بەڕێزەکان، بەشی دووهەمی خوێندنەوەی وتارەکان بوو کە لە بڕگەیەکی ئەو بەرنمەیە باز لە وتاری بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران کرابوو کە ئەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان داوا لە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی کابینەی 6 ڕێزدار دکتۆر بەرهەم ساڵح دەکا بۆ پێشکەشکردنی وتاری بەڕێزیان. ئەمە کە پێشوەخت کە سەعاتەکەشی دیاری کرابوو میوانەکانیش لە 12:30 ئەهاتن کەواتە قەراری لێدرا بوو کە هەتا 12:30 ئەبێ متمانەدان تەواو ببێ کە لەویاش بەڕێز سەرۆکی پەرلەمان تێبینی ئەوەی کرد بۆ خۆی لە کاتی خوێندنەوەیە ڕاستی کردەوە وتی ئەگەر متمانەی بەدەستهێناواتە گومانی متمانە بەدەستهێنان لە ئەساسا لە بەرنامەی کارانە نووسرا بوو کە ئەمەش ئەمان گەڕێتنەوە بۆ ئەوەی کە هەڵوێستی ئێمە و هەڵوێستی هاوڕێیانمان لە بڵین فراکسیۆنی خزمەتگوزاری و چاکسازی هەڵوێستێکی تەواو یاسایی بوو بۆ ئەوە بوو کە مادە و بڕگەکانی پەیڕەوی ناوخۆ وەکو لاستیک بەکار نەهێنرێ لە کاتێکە کە پێویستە قسە لەسەر کەرکووک بکەین کە پرسێکی یەکجار گرنگە مافی هەمومانە و سەرۆکایەتی پەرلەمان ئەو حەقەمان پێشێل ناکە حەق ئاەتە هەمومان قسە بکەین، بەڵام لە پرسێکی گرنگی وەکو متمانەدان بە حکوومەتە، لە پرسێکی گرنگی وەکو تێگەیشتن لە هەڵوێستی وەزیری نەوت بەڕێز دکتۆر ئاشتی هەورانیە لەویە سەرۆکایەتی پەرلەمان ئەو مادانە بە جۆرێکی کە بەکار ئەهێنێ کە تەنیا بە سنووردارکردنی چەند کەسێک و بە سنووردارکردنی چەند پرسیارێک کە ئەمە بەڕاستی قەزەیە کە ئەبێ لەسەری بوەستین ئەگەر پەرلەمان واقعی بێ، ئەگەر ئەندامی پەرلەمان شخصێتی معنەوی و حەقیقی بن لەم هەرێمەیە ئەبێ بۆ هەموو دانیشتنەکان ئازاد بن لە دەربڕینی ڕاکانیانە.